من بچم جارێکتر کەرێتی وا بکەم ژنێکی کە بێنمەوە ئەو تۆ باسی چیەکەی بابێەوە ئێوەی ژن باشتان هەیە ها هەموویتان خیانەتکار و تاوانبارن کورە بابە گەریەوە باشتان هەبووە پێغەمبەرێکتان هەبوو بەس قسە بکە چاو لێ دکتۆر ئاگار لە قسەکانێتی چی ئەڵێ سێ ئەو هەموو ئیانەیە من لەگەڵ ئەوەشە هەر قوبوڵێکم لە تۆ هیچ ناڵێم باشە دکتۆر جایی وا هەیە شتی وا ئەڵێ ئەستەغفیر الله خوای گیان ئەوە قسەی من نییە قسەی ئەوە ئەڵێ من پێغەمبەرم من هاتوومەتە سەر ئەم زەویە خوا ڕەوانەی کردوم لەبەری کە هەرچی خراپەکارە چاکی کەم ئەگەر بە قسەشم نەکەن ئەوە بە شمشێر ملیان لێ یەکەمەوە جاری وا هەیە نازانم خەریکە منیش و مناڵەکانی شێتەکە شمشێرێکە خاتە پەنا جێگاکەیەوە و داهانیشێ سەیری ئەو شمشێرەکە هەتا شەو لە ترسا من و مناڵەکانیش نازانی چی بکەین ئەچمە و دیۆ دەرگاکەدا خەموو چی قەنەفە و کورسیە ئەی خەمە پشتی دەرگاکەوە لەبەر شەو هەڵسێت و من یا مناڵەکان بکوژێ ئەمە حاڵە خۆ من وەکو ئێوە نیم بابە من چۆن دەستمەچێتە مناڵی خۆم بیکوژمەوە کەی قسەیە تۆ یەکەی من خۆم ئەزانەوە شمشێرم بۆچی دانەوە بۆ وانەم دانەوە ئەزانی چی کە یانەوێ من لە ناوبەرن بەو شمشێرەشم هەرچی خیانەتکارە پیسە لەم کۆمەڵگایە لەسەر ئەم ڕووی زەوێ ئەبێت لە ملیان بەم و پاچیان کردمەوە تێگەی هیچیشم پێ نەکرێ شکاتیان لێکم چاو لێ دکتۆر من چی لەمە بکەم حەلی ئەمە عیلاجی ئەم کابرایە چییە لەگەڵ منە نازانم گومان هەیە کە شەریکەکە و فێڵی لێکردوێتی بە قوربان کاک دکتۆر ئەم شەریکەی من خۆم ئەزانم من حتمەن پێمەڵ خۆ لە خۆم قسەم ناکەن لە خۆم قسە ناکرێت کەسانێکە نازانم چێ نازانیان بە جۆما ئەڵێن وریابە ئەم شەریکەی تۆ لەگەڵ ژنەکەی خۆتا دەستیان تێکەڵا لەبەر سەرۆت و سامانەکە پیرانیان بۆ داناوی ئەتەوێ بکوژن دەی بەسە بۆ سەردانی براکانە ناکەی لەو بپرسە دکتۆر هەر ناچێ برای چی نەبراکانیان بۆ ماڵی ئێمە نە ئێمە ئەچین بۆ ماڵی ئەوان هاتوچۆی کەس ناکە بۆ من نازانێەوە بە تەمای چین تۆ جۆ بگرە با من یەک شتی پێ بڵم ئەگەر برا لەگەڵ منا باش بواە هەروەک ئەوە دەرەوچکۆ ها کاک دکتۆر خۆ ئەو باش ئەزانی سیرکە ئەگەر برا لەگەڵ برا باش بواە قابل هابیلی برای نەیەکوشت یان براکانی حەزرەتی یوسف یانە خستە ناو بیرەکەەوە بیکوژن باشیشی پێ بڵم ئەو دەسە بخە ژێر سەرێ من لێ ئێوە خۆش بم زۆر جارەوە بەرامبەر پەمەجەرەکە دانیشتۆ ئێمە کەس نابینین لە پەنجەرەکەەوە کەچی هاوارەکە ئەوە هاتنە بکوژن خەریکە مناڵەکانیش زیڕێیان کردو وەڵڵی ئەوە ژیان نییە ئەو مناڵانی تایە یا جاری وایەڵێ ئەم میوەیە بۆ بۆنی پیسایی لێت ئێمە بۆنیەکەی بۆنی هیچی لێرایە نازانم چی لێ بکەین قابلە من درۆکەم خۆ درۆ ناکەم ئەرە وەڵاک مەجموعەیە کەس ئاوەیەن بە جۆ ماچپێنن هاوارەکە نەقیژێن بەسەر ماڵێ وریا بە ئامان وریا بە ژنە ژەهری بۆ کردویتە خواردنەوە پیلانی بەدەست ئێوە بوو کوژێ بەڵام خەیاڵتان خاوە حسابێکم بۆ کردوون وەڵڵا بملی هەر هەمووتان بۆ شمشێرە بپەڕێنم تێگەی بۆ من نازانم ڕاقەبەی منەکەن بۆ نازانم بەس ڕێوازخان پەیوەندی لەگەڵ خەڵکی ترایان پەیوەندی کۆمەڵایەتەکانی چۆن لەگەڵ ماڵی باوچیە لەگە براکانی لەگەڵ هاوڕێیە وەڵی دکتۆر نە ئەچێتە دەرەوە نە ئەچێ بۆ لای کەس هەردوو هاوڕێ هەیە بەعزێ جاریان بۆ ماڵوانی ئەوش ئەوانش قسەی لەگەڵا ئەکەن ئەڵێن بۆ وا ئەەکەی بۆ لە ماڵم ناڵاکەی هیچ ناچێ بەگوێ ئەگی ناتێکڵاوی کەس نابێ و هەر لە ماڵەوەیە نەوەڵا ناچێ بۆ لای یەک کەس کۆرە چۆن بچمە دەرەوە تانێ بچمە دەرەوە و پلانەکانم هەمووی کەشف بێ و سەر نەگرێ کورە من خۆم باش ئەزانم مڕاقەبە کرێ مڕاقەبە خەڵکانێگەر مڕاقەبەی منەکەن ئەزانی بەچی بە قەمەڕ سەناعی بەدوامەوەن هەر ئەیانەیە خواخوایانە بێمە دەرەوە لە ماڵ بچمە دەرەوە ها یەکسەر پلانەکانم هەمووی سفر بکەنەوە هیچم بۆ نەچێتە سەر بەڵام خۆ من بێکەس نیم با پێ بڵم بێکەس نیم خۆم باش ئەزانم ڕاقەبە کرێم